نازم زارێوان هەر ڕۆژە یەکێک چاویتە بێژە خەڵک ئێمەی بینیە و ئەوانیشی بینیە ئێمە بە کردار دەبینن ئێوانیش بە قسە دەبینن بە دروشم دەبینن هەموو خەڵکی کوردستان ئێستا تێگەیشتیە پارتیچیە بەلایەنەکانی دیکە چیە بە تایبەت ئەوانەی بە بەردەوام خەریکی دروشم گوتنەوەن دروشم مۆدێلی نەمایە ئێستا خەڵک دەیەوێ بە کردار بتبینی ئەوەی ئێستا لێرە ئەو ڕۆکەدیتە ئەوە کردارە ئەویش لە خۆی لە بەردەمی شاشەیەک هەر یەکێک بی لە وەڕێزانیان یان يعني هەندێک شت هەیە مۆدێلی نەمایە لە بەردەمی شاشەیەکدا بێتن فەوزایەک دروست بکە بێ دروشم بڵێتەوە بێ باسی ئارامی بکە کە ئارامی دووشەقامی لە سنووری پارێزگاکەی خۆی پێ ناپارێزرێ ینی ئەوە مۆدێلی نەما خەڵک ئێستا لەگەڵ کردارە بە کورتیەکەی خەڵک ئێمە دەبینی و ئەوانیش دەبینی دەزانی یەکێتی لە هەڵبژاردننی یەک بازنەیی هەرێمی کوردستان لە بۆ پەرلەمانی کوردستان ترسی هەبوو 2 ساڵ هەڵبژاردنیان دواخست 2 ساڵ لەمپەریان لە بەردەم ئەنجامدانی هەڵبژاردن کرد کە هەر چار پارێزگای هەرێمی کوردستان هەولێر دهۆک سلێمانی هەڵەبجە بە یەک بازنەی هەڵبژاردن ئەگەر هەڵبژاردن بکرێ یەکێتی ترسی لە هەرێمی کوردستان هەبوو ئێستا ئیدعای ئەوە دەکات هەڵبژاردننی گەورەی سەرتاسەری با بفەرمونون ئەوە ئەرزوو ئەوە گەس